20'ye yakın siyasi parti hareket olarak bir aradayız. صلاح الدین دەمیرتاش ئەو سیاسەتمەدارەی کە هەندێک بە ئۆجەلانی بچووک ناوی دەبن ماوەی چەند ساڵێکە بووەتە یەکێک لە سمبولەکانی جوڵانەوەی کورد لە باکووری کوردستان بەڵام ڕۆڵی ئەم سیاسەتمەدارە تەمەن 43 ساڵەی کورد دەسەڵاتدارانی باڵای تورکیای نیگەران کردووە ئێستاش لابردنی حەسانی پارێزبەندی دەستی دادگا و ئاکەپی واڵا کردووە بۆ ئەوەی بە دۆسی یاسایی لە پرۆسی سیاسی دووری بخەنەوە لەگەڵ یاساکی پەرلەمانی تورکیا بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر دەمیرتاش و پەرلەمانتارانی دیکەی تورکیا لە 20 مانگی ڕابردوودا ژمارە ئەو دۆسی یاسایانە زیاتر بوون کە لە دژیان جوڵێنرابن و دۆسیەکەی سەلاح الدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە وەک یەکەم دۆسیە ڕەوانەی داواکاری گشتی ئەنقەرە کراوە تا ئێستا ژمارەی سکاڵەکانی گەشتچوونەتە 93 سکاڵە بەپێی سزای ئەو سکاڵانەش بێت کە لەسەر دەمیرتاش تۆمارکراون داواکاری گشتی تورکیا داوای 2 جار زیندانی هەتاتایی و 486 ساڵ زیندانی بۆ دەمیرتاش دەگات لە بەرامبەر ئەو داوایشدا دەمیرتاش ڕایگەیاند ئەگەر لە ئێستاوە دەستگیر بکرێت و بۆ هەریەک لە سکاڵەکانیش تەنها یەک ڕۆژ وتەی لێوەربگیرێت ئەوە دەبێت 93 ڕۆژ بڕواتە بەردەم داواکاری گشتی بەڵام ئەوان ئەو دادگایی کردن و وتە لێوەرگرتنە قبوڵ ناکەن دەمیرتاش دەڵێت ئەگەر بە زۆریش لەلایەن پۆلیسەوە پەلکێشی دادگا بکرێت ئەوە قەیرانێکی سیاسی ڕوو لە تورکیا دەکات هاوکات تۆمارکردنی سکاڵەکان تەنها دەمیرتاشی نەگرتوێتەوە تا ئێستا 510 سکاڵە لەسەر 50 پەرلەمانتاری هەدەپە تۆمارکراون و کەژماری پەرلەمانتاری هەدەوە 59 پەرلەمانتارن بەڵام پەرلەمانتارانی هەدەپە پێش هەڵگرتنی پارێزبەندی تەنها 354 سکاڵیان لەسەر بووە لە کاتی هەڵگرتنی لێسەنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتارانی هەدەپە و ژمارەیەک لە پەرلەمانتارانی جەهەپە لە دادگای دەستوری تورکیا سکاڵیان تۆمار کرد بەڵام ڕۆژی 3 ئەم مانگە دادگای دەستوری ئەو سکاڵای ڕەت کردەوە دوا بە دوای ڕەتکردنەوەکەش هەدەپە ڕایگەیاند لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا سکاڵا لە دژی لێسەنەوەی پارێزبەندی پەرلەمانتاران تۆمار دەکەن چونکە بە وتەی هەدەپە لێسەنەوەی پارێزبەندی تەنها بۆ دادگایکردنی پەرلەمانتارانی ئەوانە و دەیانەوێت بەو یاسایە بیان کەنە ئامانجی سیاستەکانی ئەردۆغان هەر لەو کاتەدا دەمیرتاش ئاماژەی بۆ ئەوەش کرد هیچ یەکێک لە پەرلەمانتارەکانیان ناچنە بەردەم داواکاری گشتی تورکیا بۆ وتەدان چونکە ئەوە بەکارێکی ئاسایی نازان و ئەوان لە پەرلەمان و لە دەروی پەرلەمان گوشار دەخەنە سەر ئەو بەڕێوەبەرانی کۆشک کە لە کۆشکدا دانیشتون وەک ئاماژەیەک بۆ ئەردۆغان بۆی ئەوان ئەوە ئاشکرا دەکەن کە مافلای کێیە و کێ ناحەقی دەکات محەممەد نەجیب NRT